میوانم هیوادارم باش بن. من نام سۆما جەبارە دەرچووی زانکۆی کوردستانم بە شیاندازیاری نەوتم تەواو کردووە ساڵی 2007 و ساڵی 2018 هاتم بۆ کەنەدا. من ئێستا لە کەنەدا ئەژیم و ئەمە یەکەم ڤیدیۆی خۆمە لە کەناڵی یوتیوب بڵاوم کردوتەوە. من ئەم کەناڵم تایبەتە بێ بە ڤیدیۆی فێرکاری لەسەر بابەتی خوێندن، بە تایبەتی خوێندن لە کەنەدا. و ئامانجی سەرەکی من لەم ڤیدیۆیانە ئەوەیە کە بەرچاوڕوونیەکتان بەمێ بۆ ئەو کەسانەی کە حەز دەکەن ئۆفەری زانکۆ و کۆلێژەکانی کەنەدا بەدەست بێنن و پێویستیتان بە هەر یارمەتیەک هەبێت من بە پێیتوانە بتوانم یارمەتیتان بەم یاخود ڤیدیۆکانم ببێتە هۆی ئەوەی ئێوە بتوانن بە ئاسانی ئۆفەر لە کەنەدا وەربگرن. من ئەمڕۆمە باسی بابەتی خوێندن بکەم لە کەنەدا بۆ ئەو کەسی کە حەزی لێ ئۆفەری زانکۆیان کۆلێژی کەنەدا بەدەست بێنێت ئەبێ هەر لە ئێستاوە خۆی ئامادەکە. ینی ئەگەر تۆ بتەوێ پلانی ئەوەت هەبێ لە کەنەدا بخوێنی ئەبێ لە ئێستاوە ئامادەکاری تەواو بۆ خۆت بکەیت. و من لێرە باسی 4 خاڵی زۆر گرنگ ئەەکەم کە ئەو 4 خاڵە ئەبێ بە تەواتی جێبەجێیانکەی اینجا دوای ئەوە دەست پێ بکەی بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆکان. بەڵام من پێش ئەوە بە شێوەیەکی گشتی ئەمە باسی خوێندن بکەم لە کەنەدا. ساڵانە لە وڵاتی کەنەدا ژمارەیەکی زۆر قوتابی بیانیان بۆ کەنەدا بۆ خوێندن، بەڵام ژمارەی قوتابیانی کورد زۆر کەمە. ینی ئەگەر بەراوردی خۆمان بکەین لەگەڵ ئەو قوتابیانی کە لە وڵاتەکانی ترەوەیان ئێمە ژمارەمان زۆر کەمە. ئەمەش هۆکاری خۆی هەیە لەبەر ئەوەی چەند هۆکارێک هەیە کە وامان لێکە زۆر زوو سارد بینەوە. ئەویش ئەوەیە یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە ئەگەر ڕەفزمان وەرگرت لە زانکۆیەک ئۆفەری زانکۆمان وەرنەگریان کۆلێژێک ئیتر دەست لە خۆمان ئەشێنەوە ئەزانین تەواو هیچ زانکۆیەک ئێمە وەرناگرێ یان ئیتر هیچ هیوایەکت نامێنێ و هیچ هەوڵی زیاتر ناین بۆ ئەوەی جارێکی تر دووبارە فۆرمی زانکۆیەکی تر پڕ بکەینەوە. خاڵی دووەمیش ئەوەیە کە ئێمە زۆر زوو لە شت سارد دەبینەوە، ینی هەتانی وەی ڕێگاکە ئەڕۆین دوای ئەوە سارد دەبینەوە لەبەر ئەوەی داواکاریەکەم بەجانی جێبەجێ ناکەینەوەش خاڵێکی تر. و خاڵی سێمیش ئەوەیە ئێمە ینی خوێندن لە کەنەدا زۆر بە شتێکی قورس تێگەشتوین، هەست دەکەین کە وڵاتێکی زۆر دوورە و زۆر ئەستەمە ئێمە بتوانین بچین بۆ کەنەدا. بەڵام هەموو ئەم خاڵانە چارەسەری هەیە لەبەر ئەوەی من دڵنیام ئێمە قوتابی زۆر زیرەکمان هەیە و ئەتوانین لە باشترین زانکۆکانی کەنەدا ئۆفەر بەدەست بێنین. بۆیە من لە ڕێگەی ئەم ڤیدیۆیانەوە ئەمەوێ هەندێک هەنگاوەکانتان بۆ ئاسان کەمەوە ئەوەی لەسەر خۆتان ئەمێنێ کە فۆرمەکان پڕ بکەنەوە، هەر یارمەتیەکتان بێ و لە هەر هەنگاوێک بەجێما بن ئەوە ئەتوانن نامەم بۆ بنێرن یاخود لە کۆمنت بۆم بنووسن. ئەوە من بە دڵنیاییەوە بە خۆشحاڵیشەوە ئەتوانم یارمەتیتان بێ. جا ئێستا من ئەمێ باسی ئەو 4 خاڵە بکەم کە باسمان کرد. تۆ پێشەوەی بیر بکەیتەوە لە زانکۆی کەنەدا، پێشەوەی هیچ فۆرمێک پڕ بکەیتەوە، سەرەتا خاڵی یەکەم کە زۆر گرنگە ئەبێت تاقیکردنەوەی زمانی ئایلست هەبێت. لەبەر ئەوەی زۆربەی زانکۆکان مناڵم هەمووی ئەڵێم زۆربەی زانکۆکانی کەنەدا داوای تاقیکردنەوەی زمانی ئینگلیزیەکەن ئایلست. جا کەمترین نمرە بۆ قوتابیانی بیانی کە ئێمەین کە پێمان ئەڵێن ئینتەرناشنال ستودنتس 6. هەندێک زانکۆ هەیە 6 قبوڵێ، هەندێک زانکۆ هەیە 6.5 ئەوێ ئەنجا بەرەوسەرەوە. بۆیە کە تۆ پلاندا ئەنی تاقیکردنەوەی ئایلست بکەی ئەوە ئەبێ لە 6 کەمتر نەهێنی و ئەگەر لە 6 کەمتریش هێنا ئەبێ بچی تاقیکردنەوەکە بکەی بەڕاستی لەبەرەوەی چانسی وەرگرتنت زۆر کەمە بێ. ئەمەیەک. دووەم، هەندێک زانکۆ هەیە هەندێک زانکۆ ئەوی ژمارەیان زۆر کەمە پێش ئەوەی تۆ دەست بە خوێندنەکەت بکەیت ئەگەر بزانێن نمرەی ئایلستەکەت کەمە ئەوە زمان تاقیکردنەوەیەکت پێ ئەکا دوای ئەوە کورسێکی 3 مانگی زمانت بۆ ئەکاتەوە. بەڵام تۆ ئەبێ ئەوە بزانی ئەگەر تۆ 3 مانگ پێش دەست پێکردنی خوێندنەکەت کورسی زمان بخوێنی پارەیەکی زۆرت ئەڕوە، مەسروفاتێکی زۆرت ئەڕوە، هاتوچۆ خواردنمانە و هەموو شتێک لەسەر خۆتە. جا بۆ وا بکەی وەنیە بۆ نەچی لە کوردستان بە 300-400 دلار ئایلستەکە نەجات بێ ئەنجە دوای ئەوە فۆرمی زانکۆ پڕ بکەیتەوە. ینی ئێرە لێرە شت گرانە بەڕاستی ئەبێ ئاگاتان لەو خاڵە بێت. ینی دۆلارێک کەمتر سەرفکەی زۆر گرنگە، ینی دۆلارێک کەمتر کاریگەری خۆی هەیە. ئەمە خاڵی یەکەم بوو بە گشتی. ئەزانتم خاڵی دووەم بەست خاڵی یەکەم بوو هەمووی. ئەنجە خاڵی دووەم بەراوردکردن و هەڵسەنگاندن و پشتڕاستکردنەوەی بڕوانامە. زۆر گرنگە کە هەموو
پشتڕاستکردنەوەکانی بۆ بکەین. من لێرە ئەمە کەمترین شی عەرەبی بەکاربێنم، یعنی پشتڕاستکردنەوە مەبەستم تەزدیقە، ئێمە لای خۆمان ئەڵێن تەزدیق شەهادە. ئەبێ بڕوانامەکانە تەزدیق بکەی، یعنی هەم لە بەغداد هەم لە کوردستان و هەم لە کەنەدا. جا ئەوەی بەغداد و با بڵێ ئەوەی بەغداد و ئەوەی هەولێر کێشەمانی ئەتوانین بیکەین، بەڵام ئەوەی کەنەدا چۆنە؟ کەنەدا سیستەمێکی ئەلکترۆنی هەیە پێڵێن World Education Services. ئەم World Education Services کە کورکراوەکەی وێسە بڕوانامەکەی تۆ ئەهێنێ بەراوردی ئەکا لەگەڵ بڕوانامەی زانکۆیەکی کەنەدا. دوای ئەوە نمرەکەت کە لە هەر 4 ساڵی زانکۆیە، نمرەی هەر 4 ساڵی زانکۆ یاخود چەند ساڵی کۆلێژ کە خوێندوتە، نمرەکەت ئەگۆڕێ بۆ سەر سیستەمی GPA، چکە لێرە بە GPA لێرە بە ڕێژە نییە. دوای ئەوە راپۆرتێکی ئەلکترۆنیت بۆ ئەنێرێ و ئەو راپۆرتە لەو راپۆرتە هەموو شتێک ڕوونکراوەتەوە کە تۆ ئایا پێویستت بۆیە کۆرسێکی تر بخوێنی، ئایا بڕوانامەکەت باوەڕ پێکراوە لە کەنەدایاننا و نمرەکەت چەنە بە GPA. جا لە با بڵێ کە تۆ بتەوێت فۆرمی زانکۆیەک پڕ بکەیتەوە بۆ جاری داهاتوو، ئیتر پێویست ناکات تۆ سکان کە و کۆپیکە و بێنەوە ببەوە، ئەمەی پێویست نییە. تۆ ئەچی ئەکاونتت کردوتەوە لە وێست، داوا ئەکەی کە ئەو سیستەمە ئەلکترۆنیە وێست ئەوان بڕوانامەکەت بنێرن بۆ ئەو زانکۆی کە تۆ ئەتەوێت. ئیتر کە زانکۆکەش راپۆرتەکەی تۆی بەدەست ئەگە ئیمێڵت بۆ ئەنێرێ ئەڵێ ئێمە با بڵێ بڕوانامەکەی تۆمان بەدەست گەشتووە و هەموو شتێک تاوە ئەتوانی بەردەوام بیت لە با بڵێ لە فۆرم پڕکردنەوەکانت. ئەم خاڵە زۆر گرنگە. هەندێک زانکۆ هەیە کۆپیەکی کۆپیەکی ئەسلی ئەوێ لە بڕوانامەکەت کە هەر لە زانکۆ بینێرێ، یعنی لە زانکۆ لەناو زەرفێکی داخراو بێ مۆر و ئیمزای زانکۆی پێ بۆ بینێری بۆیان، بەڵام ئەوە تەنها هەنگاوی یەکەم و دووەمە. دوای ئەوە هەرە بێ هەر داوات لێ ئەکە لەبەر ئەوەی ئێمە کە قوتابی بیانین ئەم یاسایە بۆ هەموو قوتابیەکە لە هەر وڵاتێکەوە هاتبێ، ینی بڕوانامە بەراوردکردن و هەڵسەنگاندن هەر زەڕورە و لە شتی تریش ئیشت پێ ئەبێت لە کەنەدا. بۆیە ئەو زۆر گرنگە. دوای ئەوە لە ڤیدیۆ بۆتان ڕوونەکەمەوە کە چۆن ئەکاونت بکەنەوە لە وێبسایتە. ئەمە خاڵی دووەم بوو. خاڵی سێیەم بۆ ئەوانەی کە ئەیانەوێ ماستەر دکتۆرا یاخود دیپلۆمی باڵا بخوێنن، تۆ 3 نامەی پشتگیریت، 2 نامەی پشتگیری لە مامۆستاکانتەوە و نامەیەکیش لە بەڕێوەبەری کارەکەت. هەندێک زانکۆ هەیە نامە پشتگیریەکە قبوڵی نییە کە تۆ بینێری، ئەوێ مامۆستاکەت بە ئیمێڵی زانکۆ بە ئیمێڵی فەرمی زانکۆ بینێرێ بۆ زانکۆکە و تۆ نەیبینی چی نووسیوە. هەندێکیش لە زانکۆکان پێیان زۆر پێیان گرنگ نییە، ینی پێیان ئاساییە تۆ نامەکە با بڵێ ببینی و بیکەی بە PDF سکانێکی تو بینێری. ئەمە خاڵی سێم. خاڵی چوارم ئەویش خاڵێکی زۆر گرنگە، نامەی تایبەتی پێ ئەڵێن کە تۆ خۆت ئەینووسی، یعنی لاپەڕەیەک بەستە زۆر دوور و درێژی مەکەن. لەم لاپەڕەیە سەرەتا کورتێکی زۆر بچووک لەسەر خۆت، دوای ئەوە تۆ بۆ ئەو زانکۆیەت هەڵبژاردەوە، بۆ ئەو کۆلێژەت هەڵبژاردەوە، بۆ ئەتوێ بچی بۆ کەنەدا و چ هۆکارێک وە لەو ستافە بکات تۆ هەڵبژێرێ کورسی خوێندن بیا بە تۆ لە جیاتی قوتابیەکی تر. جا ئەوە لەسەر خۆتان ئەمێنێ کە بە جوانی دای ڕێژن بە ئینگلیزی بۆ ئەوەی ستافە ئەکادمیەکە ینی باوەڕ بە چیرۆکەکەی تۆ بکە. ئەوە زۆر گرنگە. من خاڵی چوارم بوو. ئەم خاڵانی کە من هەموویان باس کرد لێرە بە شێوەیەکی گشتی باسم کرد. لە ڤیدیۆکانی داهاتووم زیاتر بە قوڵی ئەچینە ناو بابەتەکان و بابەتی زۆر گرنگ لەسەر خوێندن لە کەنەدا و ئۆفری زانکۆکانی کەنەدا باس دەکەین. بەڵام ئێستا پێشەوەی من بڕۆم ئەمەوێ بڵێم هەر کەسێکتان هەر پرسیارێک، هەر یارمەتیەک، هەر شتێک ئەگەر تایبەتە یاخود پەیوەندی بە ئۆفەر و بە خوێندن لە وڵاتی کەنەدا هەیە لە کۆمنت بۆم بنووسن، من بەپێی توانم جوابتان ئێمەوە. بەڵام ئێستا هەتا کاتێکی تر منم بێ بڕۆم. خواتان لەگەڵ.